زەڕێکیش ئێمە پۆشەکشەنۆکین لە مەسەلەی ڕەفراندوم. شەڕکردن لەسەر ئەوەی چێ پاڵەوانی تەسلیم بوونەوەیە بە بەغدا. ئەگەر ڕیفراندۆم و موزایەدەی دەوڵەتی کوردستانی شانازی بێت، تەسلیم بوونەوە بە بەغداش هەر شانازیە؟ بۆچی تەنها محەممەدی حاجی مەحموود لەبەرەی ڕیفراندۆم و دژایەتی بەغدا مایەوە؟ ئەم لایەنانەی کە لە چەند ساڵی ڕابردوو ڕیفراندۆمیان کرد و موژدەی دەوڵەتی کوردستانیان بە خەڵک دەدا، دواتر کەوتنە شەڕکردن لەسەر پۆست لە دەوڵەتی عێراق و لە ئێستاشدا شەڕیان لەسەر ئەوەیە شانازی تەسلیمکردنی نەوت بە عێراقیان بەرکەوێ، هەروەک چۆن ڕیفراندۆمەکەشیان لە پێشوو تەسلیم کرد و چوونە ژێرباری بڕیاری دادگای فیدرالی بۆ هەڵوەشاندنەوەی ڕیفراندۆم. وا بڕیار بوو نەوت بکرێتە چرای خۆشگوزەرانی کوردستان و بیخاتە سەر نەخشەی وزەی جیهانی، کەچی ئێستا تەقەی خۆشیە لەسەر ئەوەی ئەوان نەوتەکە دەفرۆشن و داهاتەکەی دەدەنەوە بە عێراق، لە کاتێک باسی تەلاقدانی عێراق و نەگەڕانەوە بۆ باوەشی بەغدایان دەکرد. سەرکردەکانی ڕیفراندۆم زۆرینەی بروسکەی پیرۆزباییان لێداوە. تەنها سەرکردەیەک دژی ڕێککەوتنەکە بێت محەممەدی حاجی مەحموودە، کەوتی هەر کەسێک ڕێککەوتنەکەی کردبێت خراپە. بەو پێی دەزانێت ڕیفراندۆم و تەسلیم بوونەوە بە بەغدا دژ بە یەکن، ناکرێت هەردووچی لێک کات شانازی بێت. بە بڕوای چاودێران ئەمەش ماوەیەکی تر کەس خۆی لێ ناکاتە خاوەن و پەشیمان بوونەوە لە ڕادەستکردنی نەوت دەست پێ دەکات. ئەو کات دەزانین ئەوەی زەرەرمەندی گەورە دەبێت ئابووری هەرێم و موچە خۆران و میلەتەکەیە. ئەوەشی قازانجی یەکەم دەکات تورکیا و چینێکی کەمی دەسەڵاتی کوردیە. بەو پێی بەشێکی تری بربەستەکانی بەردەم هەڕاجکردنی نەوتیان لە بەردەم لاچوو، واتە ئەوەی کرا وەک دەگوترێ شینەکە بۆ حوسەین نییە بەڵکو بۆ هەریسەکەیە.